فیلمی دۆکمنتاری من ناوم دیەکانە لە دەرهێنانی ئەڵا هۆشیارە باز لە تراژیدیەکانی ژن کوشتنەکات لە بێگومان ئەم فیلمە دۆکمنتاریە لە زۆرێک لە فستیڤالە نێودوڵەتیەکاندا نمایشکرا و چەندین خەڵاتیشی بەدەستهێنا و لە ئێستادا دوو خەڵاتی تایبەت بەدەستهێنێت. لێرە فڕێیاندام لە نێو کەندێک یان وا باشترە بڵێم لە نێو کەندی زبڵدانێک ببورن لە بیرم چوو ناوی من دێکانە. فیلمی دۆکمنتاری من ناوم دیەکانە لە چیرۆکێکی ڕاستەقینە باز دەکات و لە دەرهێنانی ئاڵا هۆشیارە و باز لە تراژیدیای ژن کوشتن لە کوردستانەکات. دوای بەشداریکردنی لە مەکەدۆنیا و هندستان لە سیوەکی تەموزی ئەم ساڵ دوو خەڵاتی وەکو باشترین فیلمی دۆکمنتاری پێبەخشرا. ئەم فیلمە بۆ یەکەم جار لە نوێی ئازاری ئەم ساڵ نمایشکرا و پێشتریش لە فستیڤاڵی ئەندورای تورکیا دوو خەڵاتی باشترین فیلمی دۆکمنتاری و پۆستەری وەرگرتووە. لەسەر چیایەکی بەرزم مناڵەکانم لە نێو تەما ون ئەبن ئەوان نا من ون ئەبم. فیلمی ناوی من دێکانە باز لە چیرۆکی کچێکەکە کە لە بەکرێجۆ فڕێدرا بوو تەرمەکەیەوانە. ئەم کچە لە ناو فیلمەکە بە مردووی چیرۆکی خۆی گێڕێتوانێت چیرۆکی کچێکە کە لە ئەساسە پاڵاوانەکەی مردووە و بەم شێوازە لە دەوروبەری چیرۆکی ئەم کچە کۆمەڵە چیرۆکی تری یانە ناوە و تەوەرە سەرەکیەکە دێکانە، بەڵام چیرۆکی ئەمەوە ژنانەی کە لەو ماوەیە کوژران یا وەک خۆتان نەزانم ساڵ دەستدرێژی بۆ سەر مەسەلەی ژنان زۆر بوو لە کوردستانە و ژنێکی زۆر کوژرا لە کوردستانە تا ئەو کاتێک کە من فیلمەکەم بەرهەمەیەنە و بە تایبەتی تر باسی ئەو گۆڕستانەکەن کە گۆڕستانی ژنانی بێناونیشانەکە لێرە هەیە. هەڵبەت زۆرتر ناوی گۆڕستانی ژنانی بێناونیشانەیە خەڵکی تریشی تایە. لێرە هەموو پرسیارانە ڕوبەڕووی قوبات تاڵەبانی کراوەتە. قوبات تاڵەبانی لەبەرەوەی داکۆکی کارێکی سەرسەختی مۆزۆعی ژنان بووە لە کوردستانە. ئێمە ئەومان کردووە بە تەوەری سەرەکیەکەمان و پرسیارەکانمان لەسەر مۆزۆعی ژن کوشتن ئاراستەی قوبات تاڵەبانی کراوە. بۆیە فیلمەکە تیشکە خاتە سەر مۆزۆعی ژنان و گرنگی بۆ کەیس بابەتانە. یاساکان نەیانتوانیوە فەرهەنگی ژن کوشتن لەناوبەرن. ئەمڕۆ بێکەسانە تەڵقین ناکەین لەبەرەوە مەلا ئامادە نییە زۆرجار دەستمان ناکەین مەلایە کە تەڵقین. دەرد و ئازار ترس و سەرکوت بەشێک بوون لەو ژیانەی کە من تەنیا 19 ساڵ تێیدا ژیام.